ئێمە بە خێراتنی ماسەفامی و یا وەفدی یاوەریەکەین بۆ لامان ئەمڕۆ کە بەڕاستی ئەوەی کە بۆ گرفت قسەکردن و گفتوگۆ بوو لەسەر کێشەکانی کەرکووک لەسەر ئەوەی کە ڕوبەڕووی کەرکووکە بێتەوە کەرکووک هەمووان نەزانین بەلای هەمومانەوە بەلای هەموو کوردێکەوە هێڵی سوورە و پێویستە هەمومان داکۆچکارێکی سەرسەخت بین لەوەی کە ئەوەی کە بۆ کەرکووک بەرنامە هەیە بێتە پێش مەترسێکی گەورەیە بەڕاستی هەم لە ڕووی ئەو ڕاپرسیەوە کە ئەکرێ کە زۆر جار لە ڕووی یاسایی و سیاسیەوە فشار بۆ خەڵکی کەرکووک ئەهێنن کە کەرکووک جێبی هێڵن کوردەکانی کەرکووک لە ڕووی نەهێشتنی کێڵانی زەوی زار و دوورێنێنەکردنی و لە ڕووی پۆست و لە ڕووی فشارکردنە سەر خەڵکانی شاری کەرکووک ئەمانە هەمووی ئێمە بە گرفتی ئەزانین و ئومێ دەکەین هەتا زووە جار سەرەتا حکوومەتی خۆجێی شاری کەرکووک تەشکیل بکرێ و پارێزگار دابنرێ و بتوانین هەموو کەسێ ممارسی ئەو دەسەڵاتی خۆی بکا کە هەیە و پاشان ئێمە بەڕێزەوە لە هەنگاوەکانی مامەسافامیەوان ئەڕوانین کە خەمخۆرانە هاتوونەتە سەرخەت بۆی تا هەمومان بتوانین بە شێوەیە یەک ڕیز بتوانین پارێزگاری لە شوناسی کەرکووک بکەین و بتوانین داکۆچیکاری مافەکانی ئەو خەڵکە بین کە ئێستا لە کەرکووکە ئەژین بە فعلی و بتوانین هیوایەک بگەڕێنەوە بۆ هەموو ئەوانەی کە ئێستا لە کەرکووک نەمان بەڵکو بگەڕێنەوە نێو شاری کەرکووک و لەو ئیحسایە بەشدار بن کە یعنی من هوا هەستەکەم بۆمبێکە و بۆ کەرکووک نێنراوەتەوە ئەگەر هەمومان نەینە سەرخەت بەڕاستی باجەکەی زۆر قورس ئەبێ بۆ هەموو لایەکمان. سپاس بە جنابی مامۆستا بۆ برانی کۆمەڵی دادگەری. ئەم کۆبوونەوەمان درێژەی کۆبوونەوەکانی ئەمڕۆی شاری کەرکووک بوو بۆ کە ڕاو سەرنج و تێبینیەکانی ئەمان بزانین ئەوەی کە بۆ من جێگەی خۆشحاڵی ئەوەیە کە کورد بە هەموو دابەشبوونە حیزبی و سیاسیەکەیەوە لەم شارە بەڵام سەبارەت بە مەسەلەی کەرکووک سەبارەت بە گرفتەکانمان لەم شارە بەڕاستی بیرکردنەوەمان ئەفکارمان تەسەوراتمان وەکو یەکە کەمە ئومێدمان زیاترەکە بۆەوەی بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین. ئەمە خاڵێکی تر من لە شاری کەرکووکەوە ئەمەوێ ڕووی دەمم کەمە سەرکردایەتی سیاسی کورد هەموو هێزە سیاسەکان چونکە ئێمە لە دەستی ناوچە کوردستانیەکان هەمیشە هەوڵمان داوە کۆ هێزە سیاسەکانمان لەگەڵا بن بۆیە دیارە هەر هێزێکیش بە حەجمی خۆی بەرپرسیارەتیەکەوێتە ئەستەوە. ڕووی دەمم کەمە سەرکردایەتی سیاسی کورد و بڵێم ئەگەر کێشەکانی کەرکووک و خانەقین و شنگال چارەسەر نەکرێت ئەگەر ئەو هەوڵە بۆ گۆڕینی دیمۆگرافیای ئەم شارە نەدرێت کە ئەگەر بیتە ئەم شارە ئەزانی لە خواروی کەرکووکەوە چەند گەڕەکی گەورەی عەرەبی دروست کراوە کە من لەگەڵ ژیانی برانی عەرەبام یعنی لەگەڵ باشترین ژیانان بۆیان و لەگەڵ برایەتی و تەبایی کورد و عەرەب و تورکمانان بڕوان پێیەتی وە کورد هەمووی بڕوای پێیەتی بەڵام بڕوان پێی نییە لەسەر مافەکانی من بێت بڕوان پێی نییە بۆ ئەوەی کە ینی جێگە بە ئێمە چۆڵ بکەن بۆیە زۆر گرینگە ئێمە عنی وەرەقەیەکی نیشتیمانی دروست بکەین لەسەر ئەم وەرەقەیە جێپەنجەی هەمومانی پێوە دیار بێت گفتوگۆیەکی جدی لەگەڵ برایانی عەرەب و برایانی تورکمانە بکەین ئەگەر ئەم شارە شاری هەمومانە دەبێتە جاوزار نەهێڵین ئەگەر شاری هەمومانە دەبێت بە ئاراستەیە کار بکەین کە ئەم گرفتانە چارەسەر بێت و هەمومان خۆمان بە خاوەنی شارێک بزانین کە ئەم شارە حەقیقەت ئێمە وەکو کورد کە بەهی خۆمانی ئەزانین پێمان واقعەتێکی گەورەماندی ئەکەن لەسەری بۆیە گرینگیشە سەرکردایەتی سیاسی کورد لەو حقیقەتە تاریخیە تێبگات ئەگەر کێشەی ئەم شارە هەمومان پێکەوە چارەسەری نەکەین دڵنیابن ئێمە ناتوانین بڵێین هەولێرێکی ئارام سلەیمانیەکی پێشکەوت و دوهەیەکێکی جوان و هەڵبجەیەکی نازارمان هەیە و ئەم جوگرافیایە هەتاکو سەر بەم جۆرە ئەمینێتەوە. وە سوپاسانەکەم.